بارودۆخی سیاسی عراق بە چاوەڕاستەیەک دەڕوات ئاخۆ پەرلەمان هەڵدەوەشێتەوە یان حکوومەتێکی دیکە پێک دێنرێت و دواتر بڕیار هەڵبژانی پێشوەختە دەدرێت بۆ قسەباز لەسەرم پرسە بەڕێز سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی و شارەزای پەیوەندی نێودەوڵەتی لە ستۆدیۆ میوانە. بەڕێز سامان شاڵی بەخێر بن. زۆر سپاسیش بۆ بینەرانی کوردستان 24. سپاس بەخێر بن. لە دوایین کاردانەوەدا سەبارەت بە پرسی هەڵوەشانەوەی پەرلەمانی عراق دادگای فیدراڵی عراق دوای 3 ڕۆژ دواخستن سەری چوارەم وتی لە دەسەڵاتی مندانیە بەڵام چەند خاڵێکیشی خستە ڕووتیەوە بەم شێوەیە و دەستور دیاری کردووە کە لە دەسەڵاتیتان نەبوو بۆ هەرزوونێ و لە دەسەڵاتی منانیە. طبعا قسەکەی ڕاستە بۆکو محکەمەی اتحادی تاخیری کردوتی بەشێکم ئەم مشکلەیە حەل ببێت بەڵام مەسەلەکە دەرچوو لە حەل ئەوە بوو کوشتاری تیا بوو بۆیە ئەم جارەکە دانیشت قەراریە کە بە چەند برگەیەکە مادەی 93 دەستوری عێراق و هەروەها بە برگەی 4 یاسای محکەمەی اتحادی لە اختصاصی ئەوانەیە حەلی محکەمە بکە نهاتۆتە لە اختصاصاتی ئەو حەلی پەرلەمان بکە. دەستوری عێراق لە مادەی 64 ئەوەی شی کردوێتەوە ئالێتی هەڵوەشانەوەی پەرلەمانی ڕوون کردوێتەوە بەڵام لەو قەرارەی ئەوانە یەک شتێک هەیە ئەڵە جەزای مەجلیس جەزا مەجلیسی نواب ئەوەیە کە کارە دەستوریەکانی بێ مبرر کار نەدابێ حەل کرێت حەلی پەرلەمانە کرێت باشە کە ئەڵێ کارە نایاساکانی بێ مبرر باشە چ مبررێکەیە کە دوو جار نەچوونە ناو پەرلەمانەوە کە دەنگ بە سەرۆکی کۆمار هەڵبژێرێت و وەروە سەرۆک وەزیران دەستنیشان کرێت ئەمە غێر مبررە ئەو فەقرەی کە داناوە ئەوە دەرگایەکە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان ئەگەر چکە مبرر نییە کە پەرلەمان کۆ نابێتەوە. زۆر کەسی کەش هەیە ئەڵێ مەسەلەن گەڕانەوەی ئەندامەکانی پەرلەمانی سەدەر ئەوەش لە ئارایەوەکو ریپۆرتەکانی شاهد بوو ئەوەش طبعاً لە مادەی 49 ئەڵێ لابردن ئیقالە یان ئیستیقالە یان دەرکردن ئەمە هەمووی بە یاسا ئەبێ ڕێکخرێت. پەرلەمانی عێراق لە یاسای 1970 تشکیلاتی پەرلەمان لە فەسڵی 3 بەحسی ئەوە ئەکات کە چۆن لا ببرێت لە برگەی 12 8 خاڵی یاوە کە پەرلەمان ئەتوانێت لە پەرلەمانتەری بکەوێت مردنە ئیستیقالەیە منسەبێکی کەی وەرگرت لا ئەچێت ئەوانە هەمووی لێسەرێتەوە لە خواری خۆش دەرچێکی گەڕانەوە هەیە یاننا ئەگەرەکە لەوایە ئێستا بۆ ئەوە بۆ ئەو جەرمەوە ئەگەرەکە ئەوەیە کە هاتوۆتە سەر ئیستیقالە وفات اینجا ئیستیقالە و اینجا ئەوانیکە ئەڵێت لە ئیستیقالە بەس نقطە ڕاستەتر ێ باشە ئیستیقالە ئالێ ئیستیقالەکە چییە یعنی هیچ ئەندامێک کەس تا تەقدیم ئیستیقالەکە بڕۆ دەرەوە ئەمە موظفێکی نییە وەکو مەسەل مادەی 1960 قانونی یاسای 1960 موظفێ توانێت ئیستیقالە بە وازدە ئیشەکەی بێنێ ئەگەر مدیرەکەی قبولیکە ئەمە یەکەیەکەش نەچوونێتە بەردەمی سەرۆکی پەرلەمان بەڵکو بە مجموعی براوە ئیمزای کردووە لە سەری و ئیستیقالە. ئایا ڕئیسی پەرلەمان بۆی هەیە ئەم کوتلە گەورەترین کوتلەی براوەی پەرلەمانی عێراقا بۆی هەیە ئیستیقالە بکە لەسەر و هەمووشەوە سەرکردەی سەرۆکایەتی پەرلەمان لە ناو پەرلەمانیش هەڵبژێڕێ ینی دوو جار میلەت دەنگی بوویەوە و پەرلەمانیش دەنگی بەڵێ ئەم ڕئاسەتە کە هیچیان ئیستیقالە بکە ئەبێ پەرلەمان دەنگی لەسەر بە حاکم زامیلێشێک بوو لەو 73 باشە ئەو چۆن قبول کرا بێ ئەوەی گەڕێنەوە بۆ پەرلەمان ینی ئەمەش کێشەیەکی دەستوریە 28 مانگ محکەمەی اتحادی ئەو هینەش تاعنە سیرەکە. لە بەردەم 3 بژاردە بخینە بەردەمی عراق پێکێنانی حکوومەت هەڵوەشاندنەوەی پەرلەمان شەڕ عراق لە کامیان نزیکە با گەڕینەوە بۆ حکوومەت تشکیل کرد چۆن حکوومەت تشکیل کرد ئەبێر 220 کەس لەوەی بە ڕئیسی جمهوری هەڵبژێر ڕئیسی کۆمەر ئەوە کرێت نەخێر ئەڵە 180 مان هەیە کەواتە هیچ ئەویکە ناوانش ناتوانەوە کۆبوونەوە بکەن بۆ 180 ناتوان 180 ئەتوانن کۆبوونەوە بکەن بەڵام ناتوانن یاسایی تاوکەن لەو کۆبوونە بەحسی چیەکەن بەحسی انتخابات دەکرێت بەحسی هەڵوەشانەوە توانین بکەن بەحسی بەڵام
نەسەرە وەزیران نەسەرۆکی کۆمار دەستنیشانکەن نا سەرۆکی وەزیرانش دەستنیشانکەن کاوە سەرۆک کۆمار دەستنیشانیەکە بۆی ناوکەیش ئەو ژەڵێ بڕۆ تشکیلکە لە 30 ڕۆژە ئەو دوو فەقەرە هەیە لەبەرەوە لەبەر ئەوان ئاەوێ یاسای هەڵبژاردن بگۆڕن باشە یاساشی گۆڕی بەڵام ئەم حکوومەتەی کازمی و سەرۆک کۆماری ژەمێنەوە چکە ناتوانانی هیچ شتێ بکەین وەختێکیش دانەی بە هەڵواشانە باشە ئەم پەرلەمانە ئیژە کاتە تاکوون هەڵوەشانەوە یعنی خۆی ئەڵێ دوای ساڵێک پێش ئەوەکو جارەکەی ترکیدا بە 2 ڕۆژ 3 ڕۆژ خۆیان هەڵەوەشێنەوە ئەمە قبوڵەکرێنە هیچ قەرارێکیش لە عێراق نادرێت بێ موافقەتی ڕەوتی سەدر ڕەوتی سەدریش ئەڵێ چی ئەڵێ احتیاج ناکە ئێوە بە سونە و کوردەکان ئەڵێ بگەڕێنەوە ئەتوان خۆتان هەڵ چۆن نەتوانن هەردووچیان کۆکەیتەوە حلەفاەکانی 67 هەیە با بڵێن ئەو 67ەکە بڵا حوتیشی لە ڕێوە پارتی دیموکراتی کوردستانی سیوێکی هەیە ئەو کاتە سەویەک سەودە دەوێت بەس بۆ ئەوەی داوا بکەی پەرلەمان هەڵۆشێتەوە ئەگەر مستەقلەکان لەگەڵیا بن بەڵێ ئەمەلێک هەیە هەموو مستەقلەکان نەخێر مستەقلیش میوان لەولایە لەبەرەوە نە ئەمان نەتوانن بە تاقی تەنیا نە ئەوانی ژەتوان لەبەر ئەوە وەستاوە ئەمەش کەس لە جادا گرتێ بەرایە ئەو لاەنە سیاسیانی عراق کەسیان میلی دانیشتن و گفتوگۆ و چارەسەری باردۆخی سیاسی عراقان هەیە لە کاتێکدا وەکو مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ ئەوڵێ سیر ئەوڵێ پیاز ڕۆتی سەدر هەرچیڵێ چوارچێ هەمانجی ڕەتیەکاتەوە چوارچێ هەمانجێر چڵێ ڕۆتی سەدر ڕەتیەکاتەوە و بێ ڕەوتی سەدریشی شتێناکە ئەوە بە هەمووشان باشەزانن هەمووشان موافقەتی ئەوێنێ ئەوانش نایکەن و قائد الوەزیری پێڵن بڕوونی پێیوتون بە هیچ نوعێ لەگەڵ ئێوە دانانیشی حکوومەتی تەوافقی دروست ناکەینەوە ئەمانە خۆیان پێش انتخابات کاکە ئەمە دیموکراتێتیشی عێراقیە ئەمە و دیموکراتێنی هەموو عالەمەزانێ تایبەتە بە عێراق دیموکراتی عێراق ئەوەیە براوەی یەکەم لە انتخاباتە ببێ و دۆڕاوەی انتخابات ببێ بە براوە ئەمام یەکەم جاریش نییە پرسە لە عێراق ڕۆیە مەسەل مزاهراتی سلمی کە کرا ئەوەی سەدر چەند ڕۆژ سلمی بوو ئەمان ئەڵەن فەوزایەوە ئەمە احترامان بۆ دیموکراسیەت و بەناوی دیموکراسیەتەوە قسەکەن یعنی ئەساسی دیموکراسیەت نازانێت بنەمای دیموکراتە هەر انتخابات نیە هەڵبژاردن نییە دەستورە احترامی دەستور احترامی یاسا ئەمە دیموکراتێتێکە بۆ خۆیان دروستیان کردووە یعنی دیموکراتێتێک نییە وەکۆمێک کە نووسراوە لە جیهانی لە جیهانە چاوەڕێکن لە دوای کۆتای هاتنی چلەی ئیمام حوسێن کە زۆربەی لاەنە سیاسیەکان بێدەنگیشیان کردووە تا ئێستا تا دوای ئەوە بارودۆخی سیاسی عێراق بە چ ئاراستەیەکەڕوە بەرەو تەقانەوە چێت من وتومە بەلەیەکی مەوقوتە لە دوای ئەوەوە تەقێتەوە اینجا ئەم تەقینەوەیە بەڕێی من ئەگەر لەم لە 20 مانگ ئەوان کۆبنەوە چۆن کۆبنەوە ئەوە 1970 چۆ ژوورەوە وەکوتم ئەو قرارانە هیچ شێ ناتوان ئەتەقێتەوە کە تەقاشەوە ئەم جارە وەکو جارەکەی تر نابێت شەهیدیان زۆر راوە ئەم جارە زۆر حازرترن یعنی بە ئاسانی نابێ و جادەشی لەگەڵایە بۆ جادە ئیمڕۆ تشرینەکان چوونە لایەن یەک سەبەب هەیە مقتەدە سەدر تەیار با بڵێن ڕەوتی سەدر داوای ئیسلاحێ کرد ئەوە شعارەکەی بوو وا بووە نەبوو ئەو شعارەی ئیسلاح گۆڕی بەچی بە گۆڕانکار یعنی گۆڕانکاری بکرێ نەوەکو هەر بکرێ بۆ مەسەنیسا و مەسەلێکی شمێناوە تەلەڤیزیۆنێکی هەیە چۆن ئیسلاحەکەی بێ بۆ لای کابرای شاشەکەی مغەوەشە دەنگی نایە ئەوانە بەڵام تەغییر ئەبێ هەمووی لابێت ئستا سەدر ئەوەی هەڵگرتووە بۆیە جادەش لەگەڵایەتی چکە تشرینیش داوای ئەکرد ئەمانە هەمووی بگۆڕێن ئەمەش بەچی ئەگۆڕێ بە انتخابات ئەگەکرێ ئومەی متحیدە بەڵام ئەگەر شەڕەکە بوو شەڕێکی خوێناویە بێ ئەم جارە وەوا تەسەورەکەم دوای ئەوەی کە چەند درێژەی کێشە ئومەی متحیدە تەدەخولەکە و بە قورسی ئەگرێتەوە و وسایی دەولیەتە سەر وەکو بڵێن چاپتەری حەوت ئەو ساکە حکوومەتێک دروست دەکەن حکوومەتی تەواریئی پێڵێن خەڵکێکی تەکنۆکرات دێنن ئەیبەن بەڕێگاوە هەتاکو میلیشیا نایاڵن ئەو چەکی بەڕەڵا نایاڵن ئەمانە هەمووی تەنزیمەکرێتەوە و
و دەسی دەوڵەتەکان ئیقلیمیش ناڵن اینجا ئەو ساکال ژارنێگە اینجا من ساڵێکە بێ 2 ساڵە بێ نازان. بەڵێ مەڕێز سامان شاڵی شارەزای سیاست و پەیوەندیدنی دەوڵەتیەکان لە ستودیۆمیان بوویت سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بە شەرەفەکان. سپاس.